سەرباری قەیرانی دارایی و خراپی دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بەڵام بە وتەی ژوورە بازرگانەکانی هەرێم تا ئێستا هیچ بازرگانێک ئیفلاسی نەکردووە، بەڵام ژمارەیەک بازرگان بەهۆی نەبوونی سویلا لە بانکەکان کارەکانیان وەستا و دۆخی داراییش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاڵوگۆڕی بازرگانی هەبووە لە نێوان هەرێم و شارەکانی تری عێراق و وڵاتاندا. راوستانی هەندێک دانەوەی حەقی مقاولان و وەبەرهێنەران تەسیراتیە بووە، بەس ئەو تەسیراتی یعنی حتا ئێستا لە ژووری بازرگانی ئەمە حالاتی ئیفلاس دەبی بە یاسای ئەعلام بکرێت، حتا ئێستا کەسە چوای ئەعلان نەکراوە. تەمام هەندە بازرگان و خاوەن کۆمپانیە کێشەی مالیان هەیە، بەڕاستیش ئەوش دیارە بە نەبوونی سویلە لە باقەکان و ڕاگررتنی ئیستحقاقەکان. بۆ باسکردن لە ئاڵوگۆڕەکان و بەرزکردنەوەی ئاستی بازرگانی سەرۆکی ژووری بازرگانی هەرەشدا پارێزگاکەی عێراق لە هەولێر کۆبوونەوە کە کۆبوونەوەی ژوورە بازرگانیەکانی عێراق سێ مانگ جارێک ئەنجام دەدرێ و هەر جارە و لە شارێکی عێراق بڕێوە دەچێت. ئەوانەی کە دەبینین کە بەنەرین تەسیل لەسەر حرەکەی بازرگانی دەکات، چکە دەبێت هەوڵ بدرێت و بەردەوام هەوڵشماندا وەکو حکوومەت و هەمەهەنگ لەگەڵ حکوومەتی ئیتیحادیش بۆ ئەوەی کاری بازرگانان ئاسانکاری بکرێتن، چکە ئەمە بۆ هەمومانە، چکەوە نییە بڵێن تایبەت بە کوردستانیان بە تایبەت عێراق. بازرگانی بواری بە ئابووری حەلقەیەکی پێکوە بەسراوە، یعنی هەر دابڕانێک ببیتن لەو بوارە تەسیرێک نێرەی لەسەر کوردستانی دەبێت، بە عێراقیش بە هەمان شێوەیە. سەرۆکی ژوورە بازرگانیەکانی عێراق ڕایگەیاند پەیوەندی باشیان لاگەڵ پارێزگاکانی هەرێمدایە و هەرێمی کوردستان سنوورێکی باشی بۆ بازرگانی هەیە لە ئاگەڵ وڵاتی تورکیادا. هەروەها لە ڕووی بازرگانی و خزمەتگوزاری هەرێم لە ئاستێکی باشدایە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق. النجاح العملية الاستثمارية في إقليم كردستان أيضا انعكس إيجابا على سەرکەوتنی کاری بازرگانی لە هەرێم کاردانەوەی ئەرێنی لەسەر پارێزگاکانی تری عێراق دەبێت. بۆ ژمارەیەکی زۆری کۆمپانیا و دامەزراوە ئابووری و داراییەکان ئێمە سوود لەو وێنە باشەی دۆخی بازرگانی هەرێم وەردەگرین و لە کاری وەبەرهێنان لە پارێزگاکانی تری عێراق بەکاری دێنین و ئێمە بەردەوام دەبین لە هەماهەنگی نێوانمان و پەرەی زیاتری پێدەدەین لەگەڵ هەرێم. وأيضا منجز للعراق. بازرگانانی عێراق باسییان لەوە دەکرد هەرێمی کوردستان بۆ پێشخستنی کردی بازرگانی گرنگە لەبەرەوەی خاوەنی چەندین سنووری بازرگانیە لاگەڵ وڵاتانی دراوسێدا. کۆبوونەوەی سەرۆکی ژوورە بازرگانەکانی عێراق ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت و کۆتار ڕۆژی کۆبوونەوەکە بڕیار دەدرێ کۆبوونەوەی داهاتوو لە چ پارێزگایەکی عێراق ئەنجام بدرێت. هێرشقادرێن ئارتی هەولێر.